پاشماوەی ئەو ئاگرەیە کە نزیکەی 40 دۆنم دارستانی گوندی بێستانسووری لە کەمترین ماوەدا کردە خۆڵەمێش. دارستانەکە جیاواز لەوەی سیمایەکی جوانی بەخشی بۆم گوندەی شارەزور شوێنی حەوانەوەی هاوڵاتیان و جوتیارانیش بوو کە بۆ چەند ساتێک دەستیان لە کار هەڵدەگرت لێرە پشوویەکیان دەدا. هاوکات لانەی دەیان گیان لەبەر بوو کە بەشێکیان بەهۆی ئاگرەکەەوە سووتان و بەشێکی دیکەیان بێلانە بوون. هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە دیار نییە، ناشزانرێت کێ تاوانەکەی ئەنجام داوە کە بۆتە جێگای نیگەرانی دانیشتوانی گوندی بێستانسووری شارەزور. کۆمەڵی خەڵکن هەست بە مەسوولیات ناکەن، هەست بە بەرپرسیاتی ناکەن، خاک و وەتەنی خۆیان خۆش ناوێ هەڵەسن ئەم دیاردەناشینە ئەنجامەدەن. بەهاقەت ئەمە زەرەر جگەلەوەی کە زەرەر لە سروشتەدا و زەرەریش لە خەڵکانێکی زۆر دراوە. ئەمە نەک هەر سووتانی دارەکان و تێکچوونی سروشتە، بەڵکو ئەمە ئەبێتە هۆی گیان لە داستدانی چەندین ئاژەڵ و پەلەوەر و ڕۆحلەبەر کە لەناو ئەو چەم و بێشە و شوێنانەدا خۆیان حەشارداوە. هەر کەسێتە لێرە ئیسراحەتەکە لە دوای ئیسراحەتەکەەوە پیاوەتەکەی تێچ ئەگرنێتەوە بە دارودارستانی ئەماوەیەوە کای پێوە سووتێ بامی پێوە سووتێ هەموو شتێکی پێ سووتێ. ئێمە ڕازیمانە بەم نوع خەڵکیە ئامۆژەی دیەکەمانەکە و هاوڵاتی تێ لەم ئێمە ئیسراحەتەکە دوایە ئەو داوا بۆ ئێمانێنەوە. بەس بەڕاستی پێم ناخۆشە کە سوتا لە هەر شوێنەکە بێت گوناحە ژینگە نەپارێزیت. داواکارم لە هاوڵاتیانی بەڕێز بە هەمومانە با ژینگە پارێزین، ژینگە بۆ هەموو مرۆڤێک و بۆ هەموو ئینسانێکە، بۆ پەلەوەر، بۆ ئاژەڵ، بۆ هەموو شتێکە بۆ وانەیە گوناحە نەیپارێزی ژینگەکەمان. بەپێی ئەو زانیاریانەی بەڕێبەرایەتی پۆلیس و دارستانی ژینگەی سلێمانی بڵاوی کرۆتەوە نزیکەی 500 داری چناروبی لە گوندی بێستانسوور سووتێنراوە. لە ئێستادا پەڕاوی لێکۆڵینەوەی بۆ ڕێکخراوە، ڕادەستی دادوەرکراوە بۆ وەرگرتنی ڕێکاری یاسایی و دۆزینەوەی تۆمەتباری سەرەکی. سەلاح جەمیل، کورسات نیوز، گوندی بێستانسووری شارەزور.